دوو میوانی ئازیزمان لە گەڵدایە کە بێگومان ئێوەش لەگەڵیان کۆمەڵێک یادەوەری خۆشتان هەیە. هەریەک لە ئازیزان قادر جەلال و هەروەها بەڕێز کەریم ساڵح کە ئەم دوو هونەرمەندە ئازیزە ئەمڕۆ لە لامانە بن بەرنامەکەمان ئەوەنەی تر جوانتر ئەکەن. سڵاوتان لەبێ یەخوا جەژنتان لێ پیرۆز بێ و یەخوا بەخێر بێ. سڵاو لە ئێوەش پیرۆز بێ و لە هەموو بینەرانی بەڕێزیش. دژنیوەش پیرۆز بێ و ساڵە بەخۆشی خۆش بەسەر و عەزیێتە کێشە ئەمڕۆ. دەستی خۆش. سپاس بۆت ئێوە ئەمڕۆ لە لامانم. ئەوە کاگڕێباز دووبارەی کردەوە. کاگڕێباز پێم وابێ ئەو ڕۆژیمانە لە کاتی جەژنە ئەیشکێنێ دەگەنا لە ڕۆژانی تر هەیە. بەخێر بێن سەر چاو سپاس بۆ ئێوە. بە کاک کەریم لەگەڵ ئەوەی کە باسی جەژنمان بۆ ئەکەیت پێمان بڵێ نێوانت چۆنە لەگەڵ جەژنە، نێوانە خۆشە وا هەیە بۆ نمونە ڕۆژانی جەژن گڕوتینێکی تر لە خۆتا هەست پێ بکەیت؟ وەڵاهی ئێمە لە مناڵیەوە فێر بووین لەگەڵ جەژنە ڕاهاتوین کە بە مناسبەتێکی زۆر خۆش بیبینین. ئیتر هەتا ئێستا وەکو گەشتوینەتە ئەم تەمەنە مناڵەکانمان یان نەوەکانمان لە مناسبەیە دڵیان خۆشە بێ و جەژنانیان ئینی ویان بین بۆمدا و بۆ لایە و ئەژینا بۆ ئێمە وەکو تەمەنەکەمان با بڵێن تۆزێ چۆتە پێشەوە. خۆی هەرچەند لەم تەمەنە لەوانێ بە قسەکەی جەنابەت ئەوەی کە هەمووی کۆ ئەبنەوە ئەمانەت بەڵێ تایبەتتر ببەخشێت بۆ کۆبوونەوەی زۆر خۆشە وایە. هەمووی لە ماڵی ئێوە کۆبنەوە؟ مناڵەکانم بەڵێ بۆ بەیانی یان نیوەڕۆ؟ بۆ نیوەڕۆ ینی فریان ناکەون بۆ نیوەڕۆ هەمویان لە ماڵی خۆمان کۆبنەوە. زۆر زۆر بەخێر بێت. ئێمە زۆر خۆشحاڵین کە ئێوە وەکو هونەرمەندان لە چاوەوەی کە چەند کارێک و چەند ماندووبوونێکتانەیە بەڵام ئێوە هیچ کاتێ بە ماندووبوونی نازانن. پێمان خۆشە جەژنە پیرۆزەی خۆی بکەیت و پێیان خۆشە بڵێ. من تەبان جەژنە پیرۆزە لە ئێوەی ئازیز و ئەو ئازیزانی پشتی کامێرە و ئەم مۆزیزیانە بەڕێزانە هەموو گەلی کوردەکەم هیواکەم هەر هیوای ساڵانی پێشووە کە ئەخوازین ئارامی و ئاشتی و خۆشگوزەرانی بۆ کورد بگەڕێتەوە جارێکی کە ئەوە هیوای گەورەی منە بەڕاستی. ئینشەڵڵا بێتە دیش. تو بەرنامەکە ڕاستەوخۆیە بەڵام ڕاستەم پێ نییە؟ ئەوە چی بوو کاکایە؟ ئەوە لە شوێنێک وتیان کاکە بەرنامەیە وتم بەڵێ باشە وڵا کە چووم وتم باشە ئەم بەرنامەیە ڕاستەوخۆیان تۆوتی وەڵا ڕاستەوخۆیتم جاوەڵی بە عەمەل نایەتیان بۆ من عادەتەن کەسم بۆ بەرنامەی ڕاستەوخۆ ڕاستەیەک لەگەڵ خۆما بم بۆی ئەمڕۆ لە یادت کردووە؟ دەستی خۆ زۆر بەپەلە بوو. ئەی هاوەهی ئەوەش بۆ بەیانی بوو ئاخر. کاک کەریم جەنابەت لە ڕۆژی جەژنە وا هەیە یادگاریەکی خۆش هەموو ساڵەکە جەژن بەڕێ ئەەکەی بێتەوە بیرت بە تایبەت جەژنی ڕەمەزانان یان قوربان؟ وەڵاهی من لە مناڵیە یادەوەریم هەیە. وەختی خۆی لە بەردەکی سەرا ڕسمی پاڵەوانیشاندانا لە تەختە دروست کرا بوو سەری پێوە نەبوو جا ئێمە چوین سەرمانە خستە شوێنی سەرەکەی و ڕسمانە گرت دوایی ئۆتۆماتیکی خۆ دەبووی بۆ پاڵەوانە پاش 3 ڕۆژە چین لە ستۆدیۆکە وەرمانە گرتەوە. ئەو یادەوەریانە خۆش بوو یان بەبیرم نییە کە ئەو کاتە پارە کەم بوو وەکو ئێستا نەبوو کە پارەکانمان ئەگەشتە ڕوبع ئەبوو بە کاغەز ئەو کاتە لە ڕوبعەوە کاغەز ڕوبعەکە کە ئەگەشتە دەسم ئەگە چڵکن بووە ئەچووم ئاوی گەرمم بۆ بەتایتا و ئاوی گەرم بۆ ئەگەرتەوە و جوان جوانم شت اینجا وتم بۆ گەرمە کرد و گوتومە کرد کراسی سپیشم لەبەرە کردووەم خستە ئێرە پۆزم پێوەلەیە بۆی دیار بێت بۆی دیار بێت کە وردیشمە کردەوە گیرفانەکانی شەڕواڵەکەم جاوردە زۆر بۆ ڕوبێک 5 فلسی و 10 فلسی و 25 و 50 و ئەم خستە گیرفانەکانی شەڕواڵەکەمەوە ڕامە کرد بۆی خڕێ بێ خەڵک بزانن کە پارەم پێ ڕاستە ئەوانە بەشێک یادەوەریانە خۆشانە. بەڵێ خۆش کاکە زۆر کات ئێماڵین لە ساڵانی ڕابردووە بەڕێستان ئەوانەی کە لە تەمەنی ئێوەیان نەتوو کاکەری ماڵێ ئێمە خۆمان جەژنمانەوە بەڕێکرد خۆ بە مناڵەکانیشمان چێژ لە جەژن وەربگرن ینی جەژنانە هەبوو خۆ ئامادەکردنیش بۆ جەژن هەبوو ینی ئەو چەند ڕۆژی پێش ئەوە کە تۆ ئەو جلانەی کەوکڕی چێژێکی زۆر تایبەتی ئەو نانەی کە بەیانی و خواردوو ئەو جەژنانەی کە وەریش دەگرت وەکو کاکەری مەڵێ پۆزم پێوە لەیە ینی دڵت پێی خۆش بوو تا چەند ئێستا ئەم نەریتە جوانە ماوە تۆ لە لای خۆمە؟ وەڵاهی من چون لە مناڵیەوە بڵین فێریان کردین جەژنان
بەیانی جۆژنان بێ هەر قەیسی و کشمیش هەبێ من ئەو نەریتەمە تا ئێستا تێک نایەوە ینی ئەم بەیانە بەبێەوە ناخۆش قەیسی و کشمیشم خواردووە قەیسی نەبێ ئەجەژن نییە وڵا جەژن نییە خاستن گۆشتی ناو قەیسی زۆر زۆر خۆشە ڕاستە بە داوای لێبوردنەوە بۆ ئەو خێزانە ئازیزانەی کە ڕەنگە ئێستا ئیمکانیەتیان نەبێەوە بکەن اینجا جەژنانەش ئەوەی تر جوانترین دیاریە کە باوکە یا بە مناڵ یا بە کەسوکاریا بەوە من بەیانی لە دوای ناخواردن کچەکەم لەگەڵمایە جەژنانەکەم ماوە بۆ اینجا هاتووم وێرە لە ماڵی ئێوەش نیوەڕان هەموو مناڵەکان کۆبنەوە نەخێر وەڵای ئەمە بەیانیان خۆی ئێستا ئێمە خێزانەکانمان کە من پەرتەوازە بوون هەنێکی لە ئەوروپایە ئەوانەتر کەمین بەڵام بەقەدەر ئەوە تر دەتوانین ئینسان بیەوێ خۆشگوزەرانی و خۆشی دروستکە سێ کەسیش بنەتوانی ئەو جەوە دروستکەیت و ئەو بکەیت ئەو نەریتە جوانە هەر بیاڵیتەوە جوانە هەر بمێنێتەوە کە لەعادەوە کوجارە ئەوە یەکێکە لەو دیاردە جوانانەی کە هەتا ئێستا ئێمە پارێزگاریمە پێکردەوە خۆشە ینی بەڕاستی کللتورێکی زۆر زۆر جوانە ئەمە ئەوە گەێنێ کە کورد دایمە حەزی لە ئاشتەوایی و لێبوردەی و خۆشگوزەرانی بووە کاتێ جەژنانەکەشت داوە بە کچەکە جەژنانەکەشم ماوە بە کچەکە من جاهات دەیەخوای شەڵا بە بەرەکەت بێ ئەو جەژنانەی کە پێت داوە کاک کەریم جەنابەت لە با بڵێن ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزان خاتونەکان زۆر زۆر هیلاک ئەبن بێگومان لە ماڵی ئێوەش بە هەمان شوێ بێ لە ماڵی کاک قادریش هەر بۆ شوێ بێ وا هەیە بۆ نمونە شەوی جێژن چون ئەوانە بێ ئەم جارە بەیانیەکی زوش هەستن نانی جێژن حازرکەن ئەگەر تەنانەت نیوەڕۆژ جێژنکەن هەرەوێ ئەوان ئامادەکاری خۆیان بکەن لە ماڵی ئێوە وا هەیە هاوکاری بکرێت بەوەی کە هەر نەبێ نەبێ ڕۆژی جێژن بۆ خاتونەکان ئەوەنە لەود و هیلاکیان لەسەر نەبێ بە تەشید بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر هاوکاری نەبێت یعنی بەو شێوەیە شتەکان حازر ئێمە چونکە قەرەباڵغیشن من سێ کچم شوێن کردووە چونەتە ماڵی خۆیان نیوەڕۆ هەر سێکیان کۆ بنەوە بە خۆیان و مناڵەکانیانەوە یعنی قەرەباڵغیی زۆرمانە بێ ئەمە وەکو ماڵی کاکار نین ئێمە قەرەباڵغین ئیتر ئەبێ شتەکان حازر بێ و هاوکاری نەبێت بە هەموو لایەکمان مەسەنەن کڕینی شتەکانە منەچم بۆ بازار هەچی پێویستی و ڕۆژە بێ حازریەکەم ماڵەوە شەو شتەکان حازرەکە بەیانی زوو هەڵەسێ تا شتەکان ئامادە بکە و خۆمان حازرەکەی بۆ نیوەڕۆ و هەتا ئێواریشی درەنگ بە یەکەوارین زۆر باشە لەگەڵ گفتوگۆکانمانە ئەمڕۆ چەند پارچە شعرێکمان پێشکەشەکەیت ئەگەر بەش دانیشان ئامادە بێ ئێمە بینەرەکانیش پێمان خۆشە جۆمان تەنها یەک شعر یەک شعرت حازر کاگرێ باسەکەری چەکتان هاوکاریکەن بەڵێ شراب تۆ لە شەرابەچی هەتا کۆن بن ئەو خەستر و تۆش جوانترێبی هەردووکتان مەست مەکەن تۆ بە نیگا ئەویشتان تۆ بە دەهرێ ئەو بە چل شەو پێگا ئیتر پێم ناڵێ مەستی تام و نیگا چۆن بێگەگە دەستەکانە خۆش لەگەڵ ئەم پارچە شعرانەیە یعنی خۆش کاری نواندنەکەیت و لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشا لە یەکێ لە دراماکانە کە لە شاشەڕەنجینەکەی کورساتەوە نمایشکرا لەگەڵ وایە کە ئەم کارانەش ئەنجام ئەیت خۆت ئێستا بەچیوە سەرقاڵی چیەکی ڕۆژانە تقریبا ماوەی دە ڕۆژە بێت من خانە نشین کراوم تا ئێستا دەوام مەکرد لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بەڵام ئێستاوی ئیشم بەیانیان دەچم بۆ ناو بازار و ئێوارانی ئەمە و ئەچم بۆ پارچی ئازادی کەمێ لە پارچی ئازادی ڕاضاکە بوو لەگەڵ کۆمەڵی برادر یەکێ لەوانەکە قاریشە لە گازینۆکی ناو پارچی ئازادی دانیشین تر ڕۆژانە هەر ئەم شارەزانی بە ئێوە زۆر زۆر جوانە ینی بەڕاستی کە هەر بە ڕۆژ بڕۆ ڕەخوارەوە بۆ لای بەردەگی سەرا و چاخانەی شعب و کۆبوونەوەی ئەم هەموو هونەرمەند و مامۆسا و کەسە بە ڕێزانەی ئەگەر خانە نیشیش بوو بن بەڵام
کۆبوونەوەیشان هەیە و تێکەڵبوونیشان هەیە و جوانیشی ئەم شارەیان پاراسوە یخوا تەمە درێژ بنێ و کەسانی خۆش لەگەڵێەوە ئینشاءالله. تۆ ماشەڵڵا و لێبێ لەم تەمەنەشە هەر بۆ خۆت کەسێک لە کەسە چالاکەکانی لە بوارێ هوەری نواندنا ئیشەڵڵا هەر بمێنیت و جەنابیشت کاک قادر ئیشەڵڵا هەر بەتایبەت ئەو دەنگە خۆشات هەر بمێنێ ئێمە لەگەڵ ئێوە بەردەوامە بین سەرکە بەڵام با لە ئێستای بچنە لای ناوبڕێکی کورت و جا دوایتر ئەگەڕێنەوە لای بینەرە عەزیزەکانمان. هلاني دڵی من دڵی زۆر غەمینی من دەرد و مەینەت و گریان بۆچی ڕەوایە خونچەی سووری دڵی من گوڵی باغی ژینی من مردنم بۆچی ڕەوایە لە هێلانەی دڵی من دڵی زۆر غەمینی من دەرد و مەینەت و گریان بۆچی ڕەوایە خونچەی سووری دڵی من گوڵی باغی ژینی من مردنم بۆچی ڕەوایە بۆی نەمامی ژینێم ڕەبی مەرگت نەبینێم وەرە ئاش بینەوە هەر تۆی ئەواتی ژینێ تۆی نەمامی ژینێم ڕەبی مەرگت نەبینێم وەرە ئاش بینەوە هەر تۆی ئەواتی ژینێ
ياري عشق ملسوا من دياماتي دمي سوتاوم هنا سمنايا ورن زرقم هالدرن قشتي داخو مينتا يا رضوان بدليل بوسيت وراوا خيني خينكم ورا بندي دلبرا هوار زقت النماوي وينما مجيني ربي مرق نبيني ورا عجبينا وهلتوي اواتي جينا توينا ما مجينا ربي مرق نبينا ورا عجبينا وهلتوي اواتي جينا یاخوا دەنگە خۆش بێت هەر خۆش بێ وازیاری نەگەر بکرێ گۆرانێکی تری کاک میکایلی خۆشەویست ئەوەی کاڵێ چاوەکە چاوی ڕەشی من ئافەتی ژیانی منە سپاس دەکەین بە قوربان چاوەکەم چاوی ڕەشی تۆ ئافەتی گیانی منە گیانەکەم بێژانگتی ژن نوکەڕێمی دوژمنە چاوەکەم چاوی ڕەشی تۆ ئافەتی گیانی منە گیانەکەم بێژانگتی ژن نوکەڕێمی دوژمنە یاخوا دەنگە خۆش بێت دەستە خۆش بێ دەنگ خۆش بێ زۆر لەگەڵ سپاس کاک مەکار چاوت دەستنی خۆش نوقاندە بێت بوو کاک قادر گۆرانێکی ئەڵەت چی یادگاری برادێ بۆ گۆرانی و نەوەڵا پرسیارێکیان نەکردمتیان کاک قار عاشق چییە لە ژیانە ئەوتم ئەو کەسێک کە عاشقی تیانەما یعنی مردووە چونکی ژیان بزوێنەری عاشق بزوێنەری ژیانە هەر لە مناڵیەوە ئالوودەی ئەو شیعرانەی شاعرە کلاسیکیەکان شاعرە گەورەکانە من خۆشم ینی ئێستاش مایەزەل کتێبخانەکەم زۆری لەو هەما بێ دیوانە باشیش لێی ئەزانی بیخوێنیتەوە وایە وەڵا خوازیارم ئەگەر بکرێ من سێ کۆپلە لە شعرێکی هەیە منی مەزن ئەڵێم بەسەر چاو ئەگەر هاوڕێیان ئازێت کێشم بینەرانی مایکەکەمان ژۆمان لێ بێت و کاگرێباز برادرانەگەری چێلەکە کاکاو باش زۆر باش باشە قوربان ئەگەر مایکەکە ئازێت مایکەکەی کێشم بینە؟ هاوڕێیە کاک ڕێباز بۆچی مەمۆسیقایشی نەڕێ مەمۆسیقایشی شەرقیتر وەکوانی ئێران شەرقیتر تۆزەگەن بەیادێکی لەگەڵەوە با ئەوە خۆشترە گادە گریم گادە سووتێم غەرقی ئاو ئاورم گادە گریم گادە سووتێم غەرقی ئاو ئاورم ئاخ لە بەربەختی سیا نادانم ئەس بۆژ نامرم
هەر کە دەتبینم دەڵێی تۆ شەم منیش پەروانەتم هەر کە دەتبینم دەڵێی تۆ شەم منیش پەروانەتم تا سەراپا نەبکوی دوخار خەد ئارام ناگرم دوور لە تۆ زۆر بێقەرار بووم تا بە لوتفی چاوی خۆت دوور لە تۆ زۆر بێقەرار بووم تا بە لوتفی چاوی خۆت زەحمەتت دا بەر تەبیبان هاتی ئەمڕۆ چاترم زەحمەتت دا بەر تەبیبان هاتی ئەمڕۆ چاترم زۆر سپاس دەنگت خۆش بە یەخ خۆش دەستی هاوڕێیانیش خۆش بێ زۆر کاکەریم سپاس چۆن بوو بەدڵم بوو بەدڵە بوو بەڵێ ئەوت بەس شعری خۆ بێ خۆشترە حەزم کردی خۆی بێ بەس نیەتی نیەتی ناڵێ بەڵام خوێندنەوەکەشی هەر هوەرێکی ئەویش هوەری تیا بەڵێ دەنگەکەش کاریگەری باشتری هەیە بەتاکید. لەسەری زۆر باشە کاکەریم زۆر جار ئێماڵین کە هونەرمەندان یاخود ئەو کەسانی کە لە بوارێکە هەوڵێن خزمەتی زیاتری کۆمەلگا بکەن ئێوە لە بواری هوەرا خزمەتان گەیانەوە لە بواری پیشەکەی خۆتانە خزمەتان گەیانەوە تا چەند گرنگە هەمومان بەگشتی هەوڵ بین بەردەوامیمان هەبێت لەم خزمەتە ئەگەر خۆشمان نەماتوانی لە کارێکا بین هەوڵ بین زیاتر هانی گەنجەکانمان بین ئێستا بۆ نمونە مەبەستە سەرەکیەکەی منەوەیە کە بەڕێستان لە چەند درامایەکە بەشدارە بن کۆمەڵە گەنج هاتوونەتە پێشەوە بەڵێ. تا چەند گرنگە ئێوە ئەم ڕێیان بۆ جوانترکەن و پیشانیان بن نەوەکو ڕێگەکەیان لێ بەردەستکەنەوە و کە نەتوانن بێنە ناو جیهانی هوەرەوە ئێوە تا چەند هەڵتان ناو بۆ بوارە کاقاردوایی تۆش وەڵامی ئەو بەڵێ باش بە دڵنیاییەوە ئێمە هاتوینەتە دنیا و وەکو کورد ئەبێ خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین ئەوەی من نەتوانم لە ڕێگای هەم دەوامی فەرمی دایرەکەم و خزمەتی تەواوم کرد لە ڕێگای هوەریشەوە من تقریبا وا بۆ زیاتر لە 30 ساڵە من خزمەتی هوەرەکەم و بە دڵیش خزمەتم کردووە من حەزەکەم لێرە باسی کۆشکی هەنار بکەم بەڕاستی زۆر عزیێتمان بەدەست کۆشکی هەنارەوە بینی کۆشکی هەنار 33 حەڵقەیە نزیکەی زیاد لە 50 ئەکتەری تایە خۆی ئەبوایە بەلایەنی کەمەوە ساڵێکیش بۆ درامایە بکرا ئێمە بە 105 ڕۆژ پەلەمانتیا کرد بۆ ئەوەی فریای ڕەمەزانی بخەین جگەلەوە سەرمایەکی زۆر سەخت بوو یعنی من ئەچوومە بەر کامێرە لێرەوە ڕێزم هەیە بۆ برای خۆشەویستم کە سەردار خەلیل یاریدەدەری دەرهێنەر لەو دیوە هیتەرێکی بۆ حازرە کردم لەگەڵ کورسەکەیە لەگەڵ من لێ بوومەوە لە حیوارەکان و لە دیمەنەکە ڕامەکردە بەر هیتەرەکە یعنی ئەمەنە سار بوو حتا لە نیوەی ئیشەکە من دەنگم نووسا یعنی بە تەواوەتی پێمەوە دیار بوو دەنگم نووستا سەرمان بوو یعنی هیلاشی پێوە دیارە هەموو ڕۆژێ من لە 1 و نیوەوە ئەچووم بۆ تەسویر هەتا 2 شەو من 2 نیوە گەشتمە ماڵەوە یعنی بەڕاستیەمە هیلاجێکی زۆرە خاستەن بۆ ئێمەش بۆ سەرمایەش ئێستا لەگەڵ ئەو تاڵیانەیە یادگاری شیرینیشی تیا یادگاری شیرینی بە تەشیتە اینجا لەبیرت ماوە جگەلەوە یادگاری وەڵاهی یادگاری تایە بەڵێ یادگاریەکە هیلاشی داماوی بڵێن جاری وا هەبووە بە شەو کە ڕۆشتومەتەوە خەوم زراوە بۆ 2 و 3 شەو دوایەوە دیسان جارێکی کە چوومەتەوە بۆ تەسویر یعنی خەوی تەواو وەرنەگرتووە هیلاکیانەیە لە کۆتاییەوەکە بەرهەمێکی جوان بەڵێ سعاتێ 2 سعاتێک نووستی بێتە من جا دەسم کردوێتەوە بە ئیش یاخوا لە شتان سا اینجا کۆمەڵێ گەنجی تایە میشە هاتوونەتە پێشەوە هیوادارم ئەوەی ئێمە کردومانە ئەم گەنجانە تەواوکەری بن و بەدڵ سۆزانەتر بێنە پێشەوە جگەلەوە ئێستا شتێکی تازە هەیە جاران دەرهێنەر خەریکی بڵێن دەرهێنانی کارەکە و هەم بەرهەمهێنانەکە و هەموویشەکانی بەڵام ئێستا خۆشبەختانە کۆمپانیا هاتوتە ناو ستافی باش هاتووە ستافی بە ناوەندی هوەری زەنێر لە میشیا زۆر دەوریی گەوریان بینی بەڕاستی ئەو کۆمپانیانە پێویستن چونکە ئەوان نەبووە بە 105 ڕۆژ و 68 شوێن
بڵێن ئێمە گۆڕیومانە بۆ تەسویر 105 ڕۆژمان پێچوە بۆ بە پەلەپەلێ کراوە بەس بۆ ئەوەی فریار ڕەمەزان بکەوێت یعنی ئەمیشا گەر بیتە سەرباری حقیقت بەلایەنی کەمەوە ساڵی شێویست یشتیا پرێگەر بۆ ئەوەی بەڕێ لەسەر شاشە ژوە بە درێژای مانجی ڕەمەزانی ڕۆژتووە زیان لە نزیکی 68 لۆکەیشنی تیا بوو ئەم لۆکەیشتانە ئەبێ حازرکە ئەبێ ئیناریان ئەبێ ئەویان یعنی بە 105 ڕۆژ ئەوەی کە کراوە معجزەیە بەجددی ڕاستە دەستان خۆش بێت لەگەڵەوە شار ڕەخنەمانیەتە سەر هەچ کەسی ڕەخنەمانیێتە لێگرێت سەر و سەرچاو وتم کاریکردنی ئێوە بۆ ئەو گەنجانە بە تایبەتی خۆتان لە ڕابردووە هەمیشە باسیەوەکەن کە کارێکتان کردو زۆر بە ئەستەم خانمێک توانراوە بێت لەگەڵ تاناکان بەڵام ئێستا بە خۆشحاڵی و هەموو ئەو کچە گەنجانە کە لە خێزانێکەوەین لەگەڵ ئێوەیە کارەکەن ئێوە تا چەند هاندەریان بووی کە بەردەوام بێت من لەبیریمە بڵێن هەفتاویەک یەکەم جارم بوو چوومە سەرشانۆ کاتە 52 ساڵ پێش ئێستا وەکو گەنجێ بوو هەموو گیانم ئینەرجی بوو یعنی حەزمە کرد شەو ڕۆژ خەریکی کاری هونەری بووی ئەو کاتانە گروپ ینی تیپی شانۆیەکان هەبوو ئەو تیپانە بوون بە سەرچاوەیەکی هونەری جوان بوو بە قوتابخانەیەکی جوان گەنجیان لە خۆیان کۆ کردەوە لە کچیش و لەبێت ئەلبەتە نیسبەتی کچ ژماری ڕژەی کچ کەمتر بوو بەڵام وردە کە پێشکەوتن مەسەن ئەو تیپە جوانانێ وەکو تیپی کۆمەڵی هونەری وێژەی کوردی و تیپی نوانگی سلێمانی و تیپی پێشڕەوی شانوی کوردی و تیپی هاوڕێیانی گەزیزە و ئەمانە بەڵام بەداخەوە کە گەشتە قۆناغێک گەنجی تریان ڕانەکێشا بۆ ئەوەی ئەوانە بەردەمان لە تازەبوونەوە بوونایە ئێستا مەسەلەن تیپی نواندی سلێمانی ئەو تیپە عریقە گەورەیە مێژووکی زۆر جوانی هەیە بەداخۆی سە 4-5 هونەرمەندیتیان نبینی ئەگەر کاتی خۆی کۆمەڵی گەنجیکەیان ڕاکێشایە بۆ خۆیان لە کچ و لە کوڕ ئێستا بەردەوام لە تازەبوونەوە بوون کۆمەڵی هونەر جوانەکان هەر ئاین نەشێت بەداخەوە تیپی پێشڕەوی شانۆ ئەو مێژوە گەورە جوانی هەیە ئێستا خەریکە بیرەچێتەوە ینی بەسکارەکانی زاگیرەی خەڵکایە ئەبێ دایمە ئێمە گەنجەکانمان ڕێنماییکەین قدووە بۆ گەنجەکانمان بۆ ئەوانی چاو لە ئێمە بکەن زیاتر بەڵام ئێستا هەرچەندە گۆڕانکاری لە بواری دی نواندن کراوە مەسەلەن ڕەنگە ئێستا گروپە نواندنەکان هیچ ئەوەی نەبێ ئێستا مەسەلەن چەند سنتەرێکی کاستین دانراوە بۆی سیوی هونەرمەندەکان وەرەگیرێ توانەکان وەرەگیرێ من باسی خۆمانە ئێمە قەدیمین تقریبا ناسراوین بەڵام وەکو ئەوەی کە ئێستا کاراسانی کراوە بۆ ئەوانە ئەو کاکەریم فەرموویە سینەمە و بیلانی کە ئێستا هەیە ئەم گروپانە هەمووی هەرێکە تایبەتمەندی خۆی هەیە شارەزایی لە بواری خۆیان کارەکەی زۆر ئاسانتر کردووە گەشتبینم بەوەی کە گۆڕانکاری پێشکەوتنیی جوان ڕووبا بە پێشکەوتنی هونەری کورد دەستان خۆش بێ ئیشەڵڵا ئێوەش بمێنن بە تەمەنێکی زۆر بە لەش ساخی بۆی کە لە پاڵ ئەو گەنجانەیە ڕۆڵەکانتان هەر وا بکات کە بینەران بە تامەزرەوە دانیشتە بەردەم شاشەکان جا ئێمە با لە ئەم بەشە داوا بکەنە لە کاک مەسهەر بێتە لامان ئەزیێت کێشە گۆرانیەکی ترمان پێشکەش بکات پێما بە کاک قادر ئەم جارش بخوا چاوەکەی بۆ ئەنوقێنی چاوەڕێی هەر بۆ ئەنوقێنی ئاوە چاوداخێتی خەیاڵەوە ئەزایکی شتە ئەسیلەکان دایمەن تام و چێژێکی ئابەوژی من دەنگیشی زۆر خۆشە کاک مەسەر ماشەڵڵای لێبێ کاتە باک دەنگی زۆر خۆش وایە هەتا مردن من ناوی تۆ لە نێو دەمار خوێنمایە یادەکانت دانەدانە هەرەمویان لەگەڵمایە بسووتێت بە حاڵم بێ وەکو من ماوەران بێ ئەوەی تۆی لە من بێ چێرایی بەبێ تۆ قەت ناتوانم مەیەوینێ تۆش بەبێ من قەت هەڵ ناکەی
نازنینه بۆ ئێمە بەساژین هەزارە خرتاکەی ماڵی هەژارێکی وەک من تۆ تێک نەدەی بۆ ئێمە بەسا بەسا خرتاکەی ماڵی هەژارێکی وەک من تۆ تێک نەدەی خدا دەزانێ دڵێکم چەند بە پاکیدایە دەستی نەمەزانی ڕۆژە دادەی نەخمە خوارد خەموو پەسێ ئەوەیاتە نێوانمان لاڵ بێت نابینادێت لەلەم دنیاوەم دنیا ساتێ ئارامی نەبێت من بەبێ تۆ قەت ناتوانم مەیەرینێ تۆش بەبێ قەتەڵ ناکەی نازەنینێ بۆ ئێمە بەساژین یادارە خرتاکەی ماڵی هەژارێکی وەک من تۆ تێک نەدەی بۆ ئێمە بەسا بەسا هەردەنگە خۆش بێ سپاس بۆ تۆ دەستان خۆش بێ هاوڕێیان بچینە مایکەکەمان هەر بێتێ خۆش سپاس هەین بە مامۆستاکەریم بۆ کاکەریم باشە ئێستا ئەگەر لەبەروی کاتەکەمان هەر بە موزیک و شعر و گۆرانی بێت ئەگەر شعریشکەت ئامادەیە کاگرێ باس هیچێکتان هاوکاری مامۆستاکە وبس سەردێڕی شار مدیر نووسێتی بۆ بەستەڵ نووسیتن بەیانی بوو چڕی هاڵاوی کتری و قۆری چێشتخانەی ماڵەکەمی تەنی بوو تەم پەنجەرەکەی وەکو دڵم داپۆشی بوو بە پەنجەم ناوی تۆم لەسەر نووسی شوێن ناوەکەت ڕووناک بۆەوە دیوی ئەو دیوم لێوە بینی چڕی بارینی بەفرم بینی درەختی سپی پۆشم بینی هێندەی نەبرد ساردی بەفر و دڵی تۆ گەرمی دڵم و هاڵاوی خەم ناوەکەتیان سڕیەوە و بووەوە بەتەم سەفەر هەموو جارێ کە بڕیارمەیە بۆ هەتا نیشتیمان بەجێ بهێڵم لە بازگەکانی سنوور ئەیانگێڕامەوە خۆم پاسپۆرتم پێبوو بەڵام خەمە ئیفلیجەکەی کۆڵم
ڕۆیشتنی قەدەغە بوو منیش حەزم ناکرد ئەو بڕۆم و ئەو خۆم بڕۆم و ئەو لێرە پێڵمەوە بە دیاریەوە مامەوە ئێستا تەواو گەورە بوو منیشی لەگەڵ خۆیان کە نەفت کردو لە نێو ئاپۆرای قژی پڕێ تاقەتاڵێک یێتە سەر دەم و لێو بەدەم هەوای هەناسەتەوە بە دیار چاو برۆتەوە یاریەکە و ئەشنێتەوە بەنازەوە کەلایە بەی لە پشتی گوێتی تونگەکەی ڕازی نابێت خۆی هەڵەیا و بۆ دێتەوە ئەوە منم ماخۆلانمە نەکەی بیبڕی بێ هیوانکەی داوای کرد شعرێکی بۆ بنووسم لە دوێنێەوە من خەریک بوو هەر نووسی بۆ سڕیمەوە قەڵەم کۆڵە بوو تیژمە کردەوە تا بوو بە کۆدکە و لە نێو دەسمە مەحەف بوو لاستیکیش ئەوەندە توێژی هەڵا شتێکی وای نەمایەوە پەنجەکانم لینجیان تیا نەما و کەوتنە تەقە لە نێو توێکڵی قەڵەم و چڵکی لاستیکە بە نامرادی سرم نایەوە بۆ بەیانی کە چوومە لای لێم تووڕە بوو وتی بڕۆ نەبینمەوە لە نەبوونەوە هاتوومەتە بوون ئەشتمەوە بۆ نەبوون لە بوونی نێوان ئەم دوو نەبوونەدا تۆم نەبێت چ بوونێکە بوونم نامەوێت بۆچی نەچمەوە بۆ نەبوون ئەو بۆ لەگەڵم نایی بچین بۆ ئەو شوێنەی یەکەم جار پێم وتی خۆشمەوی لەوێ بگەڕێین بۆ هەڕەتی لاوی لەبیرت دێ من قژ ڕەشێکی قژپڕ بووم تۆش قژ درێژێکی پێست سپی دەستەکانە خۆش بێت سپاس بۆ دەست خۆش دەستەکانە خۆش بێت سپاس بچین و لای کاقایر لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ جەژنە بەڵێ تا چەند گرنگە بتوانین بەو هەستە جوان و خۆشەویستیەوە ئەگەر تێکچوونێک ئاجز بوونێک ناکۆچیە لەگەڵ کەسانی هاوڕێمان و دۆستمان و خێزانمان و ئەوانەی کە ڕۆژێ لەگەڵ یەکترا توانیمانە سێ چوار گفتوگۆی خۆشتر بکەین لەم ڕۆیە باوەشێکی خۆشەویستی بۆ بکەینەوە بە هیچ بەکەمی نەزانین هەست بکەین خۆمان زیاتر گەورەترین کە من لێبوردەم بەرامبەرەوە ئەمە چەند گرنگە بەتەشید گەورەی لە لەبوردیەیە یعنی ئەو کەسێک کە بێ گەورەی خۆی نیشان بە ئەگەر کەسێک کاریشی وای کردبێ بریندانی کردبێ دڵی عاجز کردبێ لێبوردەیی بۆ ئەو کەسانە ئەگەڕێتەوە بۆ گەورەی خاوەنەکەی دیارە لێبوردەیی یعنی جوانترین سیفەتە لە ئینسانە هەرچەنە ئێمە بەردەوام لێبوردەین بەڵام جاری وا هەیە هەنێک شت بەرامبەرمانەکرێ بریندارکردنی زۆری ئینسانی ڕەنگە پێویستی بەوە بێ کە تا دڵێتەوە شوێنی خۆی کاتی بێ ئەم بۆ نانی وەکو جەژن و ئەو شتانە ڕەنگە هەلێک بێ بۆ ئەوی ئینسان جارێکی کە پێ لەژەری خۆی بنێ گەورەی بنوێنێ بۆی کە لە بەرامبەرەکەی ببوورێ ئەمەش هیچێکە لەو نەریتە جوانانەی کە دایمە کورد هەر لێبوردە بووە وایە زۆریش لێبوردە نەبین چونکی بەڕاستی ئێمە زۆرمان باجی ئەو لێبوردەیی خۆمان ناوەکە گەشتین مەڕۆژەی ئێستا لە هەموو شوێنێکی ئینسان دنیا ینی کەم تا زۆرێ لێبوردەیی هەبوو بەڵام بەرامبەر بەوەی کە تۆ خەتەر هەبێ لەسەر مان و نەمانە جایز نییە ینی لێبوردەبی بەڕاستی
بۆیە لێبوردەیی شتێکی جوانە بەڵام هەتا و ئاستەیکە معقول و منطقە کاک قادر هەمومان ئەڵێن گردن ئازابێ بە قسەکەی جەنابی یەخوا لە دڵەوە بەڕاستی گردن ئازاییکە جا ئێستا باست کرد لە قسەکاناوتت جەژنانم داوە بە کچەکەم جا هاتوون بۆ ئێرە وایە بەڵێ جەژنانش ببم کوڕ و کچەش بەسەر چاو ئێمە داوای یەک کۆپلە گۆرانی کاکڕێباس ئیتر خۆچیت بەدڵیتر دڵیشمان مەشکێنە جەژنانێ هێدەڕاستەکە کاکە قسەکەی جوانە مایکەکەش لاوەیە ئەشتوانی بە کاکڕێباس بڵێکە چی هەڵیت این بێت چەند جارم وت قەسەمە خۆ ئەوەش باشە مامۆستا عەلی مەردان خستم خون جهریش بادا تو بیای خون چند خوشایی فی تو لالم این ئەمە بەشێکە لە یادگاری خۆیان ینی زۆر کاتەمانە لەگەڵ خۆیانە لەگەڵ هاوڕێکانیان ئەم گۆرانی پێشکەشی ئێمە جەژنانەکەمان گۆر کرد یەخوا دەستان خۆش بێ و هەر لە جەژنابن هەر لە خۆشیابن کاگمەسەرمان لەگەڵا دوایین بەرەمی خۆیمان پێشکەشەکە و سپاس بۆ هاوڕێیانی میوزیسیان کامڕۆ زۆر ماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ ئێوە بە هیوای تەمەند درێژی بە هیوای ئەوەی کە هەمیشە لەش ساخ و تەندروست باش بن بۆی کە زیاتر لەناو بینەرەکانتان نەبن و زیاتریش خزمەتکەن زۆر سپاسی بینەرانیشمانەکەین ئەوەی لەگەڵ ئێمە بوون بەرنامەکە بۆ بەیانەکان بەم شێوەیە بەڕێکرد و ئێستا شەچینە لای بەرهەمەکەی کاگمەسەر و لێرەشەوە ماڵاوایتان لێکن بە هیوایەوەی لە هەر لە جەژن و لە خۆشییا بن و سپاسیش بۆ تۆ کاگمەسەر کامڕۆ لەگەڵمان نبووی بە بەرهەمێکی شاد کۆتایی پێدەین دوو کۆپلەی جوانی سەریا و جەژنە پیرۆزەیە با جەژنانەبی دەستە خۆش بێت. هو دریا کەیباوان دریا هۆ دریا کەیباوان هانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێن هانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێن هانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێن دریا هۆ دریا کەیباوان
دریا هو دریا هو دریەکەی باوان ئانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێم ئانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێم شیرینی وەکەنجوینی سەمبا ناز و نەرمونیانی شیرینی وەکەنجوینی سەمبا ناز و نەرمونیانی هەی خاڵ خاڵی لێوانێ هەی خاڵ خاڵی لێوانێ شەو ڕۆژ بە دیارتەوەم یار بگارێوە شەو ڕۆژ بە دیارتەوەم یار بگارێ دریا هو دریەکەی باوان دریا هو دریەکەی باوان ئانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێن ئانم بۆ تۆ هێناوە دەمەم کوژە بە نازێن ئانم بۆ تۆ هێناوە دەمەم